بەپێی ئیتیفاقێکەیە لە بینی فەرماندەی سنوورەکانی عێراق و فەرماندەی گشتی سنوورەکانی ئێرانە لە ساڵی 2015 پێویستە ئێمە وەکو فەرماندەکانی سنووری ناوچەکانی عێراق لەگەڵ ئەو پارێزگانەی کە دراوسەی ئێمە هەموو 6 مانگ جارێ کۆبینەوە، واتە لەگەڵ فەرماندەی پارێزگاکانی ئێران کە ئاوسنووری ئێمەن بە 6 مانگ جارێک کۆ ئەبینەوە، جارێک لە ئێران جارێک لە جمهوریەتی عێراق. ئەم کۆبوونەوانە زیاتر بە مەبەستی تۆڵکردنی کارەکانی سنوورە لێنەوان ئێمە و سنوورەکانی هێزەکانی سنووری جمهوریەتی ئیسلامی ئێران و بۆ دانانی میکانیزمێکە بۆ ئەوی چۆن بتوانین چاودێری سنوور بکەین و ڕێگە بگرین لەو کەسانە و لەو کاڵانی کە بە شێوەیەکی ناسایی سنوورەکان ئەبەزێنن. قراردادی که بین مرزبانان دو کشور هست باید هر 6 ماه یک بار به عنوان بەپێی ڕێکەوتنی پاسەوانی سنووری هەر 6 مانگ جارێک لەسەر هەستێکی باڵا کۆ دەبینەوە، جارێک لە عێراق و جارێکی تر لە کۆماری ئیسلامی ئێران. ئامانجی کۆبوونەوەکە دابینکردنی ئارامی و ئاسایشی ناوچە سنوورەکانی نێوانمانە، هەروەها گرنگیدان بە مافی خەڵکی سەر سنوورەکان کە وەک برا بەڵام لە دوو سنووری جیادا دەژین و لە زۆرێک لە بابەتەکاندا هاوبەشن، قسەکانیان دەبیستین و کێشەکانیان چارەسەر دەکەین، هەروەها چارەسەرکردنی کێشە گومرگیەکان و ڕێگریکردن لە کاری قاچاق و نایاسایی ئەرکی هاوبەشی نێوانمانە. برادر اما در دو مرز جداگانه زندگی میکنن و خیلی از